بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا پیاوە سپیەکە کێیە؟ کێ ئەو نازناوەی پێبەخشیوە؟ چۆن بوو لە ڕووداوەکانی کەوتنە خوارەوەی فڕۆکەی عەبدولسەلام عارفی سەرۆککۆماری عێراق لە ساڵی 1966 بەشداری مەراسیمی بە خاکسپاردنەکەی کرد؟ بۆچی لە نسکۆی شۆڕشی ئەیلولدا مەلا مستەفای بارزانی بانگی دەکات؟ ئەو نامەیە چی بوو ناردی بۆ محەممەد حەسەنەن هەیکەل لە میسر؟ ئایا ئەو کەسە چۆن یاخود چ کاتێک سەردەمی شۆڕشی چواردەی تەموزی ساڵی 1950 لە بیرە؟ دەکوترێت عەبدولکەریم قاسمی بینیوە. هەوڵ دەدەین ئێمە لە بەرنامەی جێپەنجەدا گفتوگۆ لەگەڵ پیاوە سپیەکە بکەین، دەچینە لای و دەپرسین ئایا پیاوە سپیەکە کێیە؟ پیاوە سپیەکە لە حەقیقەت و واقعا ئەم ناوە لە خۆپیشاندانەکانی بەردێکی سەرا کە من لە دەرەوەی وڵات بووم ئەو ناوەم لێنرا و بۆ چەندەها جار ئەو ناوە تکرار ئەبووە و من ئەگەر فەخرێکم هەبێ ئەویش ئەوەیە کە خەڵکی سلەیمانی خۆشەویست ئەو ناوەی لێ نابم و لە هەمان کاتە زۆر شوکری خوا دەکەم کە من لایقی ئەو ناو بم کە لێم نراوە، کە ئەویش ئەو جەماوەرە بوو کە لە بەردێکی سەرا و جێگاکانی کە هینیان نەکرد، خۆپیشاندانیان نەکرد و هاواریان نەکرد و داوای چاکسازیان نەکرد و داوای نەهێشتنی گەندەڵیان نەکرد. باش، ئەمە نازناوە، بەڵام تۆ خۆت کی؟ با بینەران بزان تۆ کی ئەو نازناوت پێدراوە؟ خۆم کێم؟ خۆم جەلالی عومەری ساماغام. یەک دوو باوکم یەکێک بووە لە پیاوەکانی شاری سلەیمانی کە پیاوێکی بەدین و بە ئیمان بووە و پیاوێک بووە کە بۆ کەسوکارەکەمان و ئێمە کە کوڕی ئەوین و کچی ئەوین جێگای فەخرمان بێ. بۆ هەموو قەزەیەکی عائیلی ئەو پێشەنگ بووە کە بۆ هەموو مناسەبەتێکیان دەستی یارمەتی بۆ درێژ کردوون، چ مناسەبەتی خۆشی بۆ بێ یا مناسەبەتی ناخۆشی. باش، بنەماڵەی ساماغا لەکوێ هاتوونەتە سلێمانی؟ بنەماڵەی ساماغا ئەوەی کە باس کرابێ لە ناو خۆمانە و هین بوو بێ لە قەڵا چوالانەوە هاتوون. ساماغا لە قەڵا چوالانەوە هاتووە بە سلەیمانی. کاک جەلال، تۆ کاک عەلی مامەد کاتی خۆی ئەندامی دەستەی دامەزرێنەری کۆمەڵەی کاژیک بوو لە سلێمانی. بەڵێ، ئەوە مامم بوو، مامە عەلیم کە پیانەگو عەلی ساماغا. ئەمە خۆی پیاوێکی نەڵێم کە مامە، پیاوێکی ئازا، پیاوێکی بەتوانە، پیاوێکی خوێندنەوار، پیاوێکی وا کە ئێمە لە ناو خێزانەکەمانە فەخرمان پێوە کردووە. ئەویش هەتاکوونێ حکوومەتی مەلەکیت نەکەوتبوو هینی هەبوو، یعنی وەکو بڵێ یەساری بوو، ئەتوانی بڵێ شوێعی ئەو وەختە بوو، چەپ بوو. بەڵام کە هین بوو کە چواردەی تەموز بوو، گۆڕانکاری بەسەر شاوی عێراقی هات، ئەنواع و ئەشکاڵ منەزەمات و ئەحزاب و ئەمانە دروست بوو. مامە عەلیشم لەو سەردەما
فکری گۆڕی گۆڕا کتە چۆنی هینەکەی بوو بە یەکێک لە ئەندامانی کاژیک وە بەرەو نەتەوە پەرستی ڕۆی. باش خۆ ئەگەر بپرسم عەبدولکەریم قاسم کاتێک کە دێ 14 تەموزی 58 تقریبن لەگەڵ شوعیەکان و چەپەکان تێکەڵ بوو باو بوو بە باوی ئەوان چۆن بوو بە پێچەوانەوە مامی تۆ لیان یانی پێچەوانەی کردەوە؟ وەڵاهی ئیتر ئەوە ئەو ڕۆژە کە عەبدولکەریم قاسم سەیطرەی کرد ئەمەنگە خۆشەویست بوو هەیانگوو زۆر دیعای بۆ ئەکرا. یەکێک لەو دیعانە هەیانگوو لە ماڵێک لە جنوبی عێراق مریشکیان هەبووە، یەکێک لە مریشکەکان هێلکەی کردووە و ڕەسمی عەبدولکەریم قاسمی تیا بووە لەسەر هێلکەکە. قاسم ئەوە نەخۆشەویست؟ بەڵێ. دوو ئەیانگوو ئەگەر نەبێ بە کفر و نەبێ بە هینێک ئەیانگوو کەریم هەر لە خۆیە، ینی کەریمی خوا نا، کەریمی عەبدولکەریم قاسم هەر لە خۆیە کە کەریم بێت. و ئەو ڕۆژە باش ئەگەر بپرسم تۆ ئەو ڕۆژەت لە بیرە 14 تەموزی 58 چواری سانەوی بوو، چوار گەورەیت وانە؟ بەڵێ لە شاری سلێمانی. لە شاری سلێمانی لە چواری عەدادی دەرچوو بووم بۆ 5 ئەوسا هین ئەعدادی تا هین بوو تا 5 بوو. لە دواییە پاش ماوەیە چوونە سەر نیزامی میسری کە کردیان بە 6 ساڵ، یعنی لە دوای 3 ساڵی کە دەخێن. بەڵام زمانی ئێمە 5 هین بوو، 5 سنە بوو لە دوای هینەوە، لە دوای 3 متەوەستەوە بڵێن. بڵێ لە دوای 6 سەرەتایی. باش وێنەی ئەو کاتی شاری سلێمانی چۆنە ئێسایەتەوە پێشچاو منم پرسیارت لێکەم کە ئەو ڕۆژە حکمی پاشایەتی ڕوخێ و سیستەمی مەلەکی دێتەکایەوە، سیستەمی عەفو کۆماری دێتەکە. وەڵاهی ئێمە ڕازی نەبووین وەختی خۆی بە حکمی مەلەکێت و یعنی شای و لۆغان بوو ئەو ڕۆژەی کە مەلەکێت نەماوەی تر لە بەیانیەوە خەڵک هەڵەپەڕی و خەڵک چەپڵە ڕێزان بوو، مناسەبات بوو. ئەمانە بۆ کێ؟ بۆ عەبدولکەریم قاسم و بۆ حیزبی شیوعی کە ئەو ڕۆژە زیاتر دیار بووە لە ئەحزابەکانی کە. بەڵام بەداخەوە نەمانزانی ئەو حکومە کە نامێنێ ئەم حکومە ناشرینەی ئیمڕۆ یەتە جێنای، هەرچەندە ئەمەش بە زۆر مەراحیلا ڕۆی، بەڵام بە حەقیقەت و واقع ئەوانەی کە لە بیریانەوەکو ئێمە پاشایەتی هەر خۆی پاشایەتی بوو. وڵات ئەمین عومان بەنیسە سلێمانیەوە شارێکی بچووکی پاک و تەمیزی جوانی ینی هەموو شتێک. بەڵام ئێستا ئەوەیە کەی بین و کە زۆر کەس خەڵک پەشیمانە بۆ ئاجی سەدام حوسێن بەو هەموو جەریمە و پیاوخراپیەوە کە کردوێتی ئینجا بەنیسەد ئاجی مەلەکیەوە هەر زۆر خەڵکەکە لە ئیسراحەتا بوو، خەڵکەکە لە ینی ئەمین و عومان بوو، هەموو شتێک بە حسابی خۆی بوو. باش ئەگە بپرسم لە ڕووی چینایەتیەوە مامی تۆ لەبەرەوەی ئەفکاری گۆڕی کە ئاغا و بنەماڵەی ئاغا بوون و حکمی کۆماری کە هاتژی ئاغایەتی و ئەقتاعی بوو یا هەر ئەفکاری لە چەپەوە گۆڕی بۆ نەتەوەیی ئەمە پەیوەندی بە واقعی گۆڕانکاری بوو لە سیستەمە سیاسیەکە؟ بەڵێ وا بوو، ینی فعلەن گۆڕانکاری بوو لە هەموو سیستەمەکە. مەبەسم مامە بوو ئێوە بنەماڵەیەکن ئاغا بوون بۆن ئەوە تەئسیری نەبوو لەسەر گۆڕانکاری ئەفکاری؟ مامە عەلیم لەو ڕۆژە تەنانەت کە ئەچوو بۆ دەری شەوانێ محاوەرەیە کرد تەنزیمی فەلاحیم بکات. ئەو عیلاقەی نەبوو
ئاغایە و بنەماڵێ و ئەوانە. بەڵێ یەک قسە هەیە کە لە زمانی مەلەکیە زیاتر ئەوانەی کە لە حیزبی شیوعییاشیان نەکرد تەبەقە دەوڵەمەندکە بوو، ئەنی تەبەقەی دەوڵەمەند، عەوائیلی دەوڵەمەند و بە ئیمکانیات ئەوان زیاتر بەرەو چەپێتی ئەڕۆیشتن وەک لە تەبەقەی فەقیر. هۆکار چی بوو ئەو کاتانە؟ وەڵڵاهی هۆکار بڵێم چی هۆکار ئەو بوو مەبادیئەکانیان پێ باشتر بوو، هەوڵیان ئەدا کە فەقیری نەبێەوە لە واش خۆت دەرنەچوو بە پێچەوانەوە شوعیەکان بە حساب لەگەڵ چینی پرۆلیتاریا و زەحمەت کێشوەوە نابوون بە قەولی خۆیان. وایە بەڵام وان دەرنەچوو. وا دەردەچوو. تۆ خۆت عەبدولکەریم قاسمت بینیوە؟ بەڵێ لەگەڵ ئیتیحادی تالەبەی کولیە چووین. بەڵێ داوامان کرد کوڕێک لەگەڵمان نبوو ناوشتیشی بڵێم تۆ نایناسی کوڕی یا کوڕەزای ئەحمەد ساڵح عەبدی بوو. ئەوە تەقریبەن لە دوای عەبدولکەریم قاسم ئەو ئیشرافی زۆر شتیە کرد. لە ڕێگای ئەوەوە ئیتیحادی تالەبەی کولیە وتیان محاولەکەن، زۆری زەحمەت نەبوو بۆ ئەو ڕۆژە، زەحمەت نەبوو، وتیانەوێ هەوڵێکمان بۆ بی عەبدولکەریم قاسم بینین. وەڵی تر مەوعیدیان بۆ داناین. ئێستا جێتە خەیاڵم مەوعیدی بەیانیەک بوو، وەکو بێتە خەیاڵم نانی نەخوارد بوو کە چین، وتی لەبەر ئێوە نەم خواردووە، ئەمێ نانیشم لەگەڵا پۆن ئیتر نانێکی ئەتیادیان دانابوو خواردمان کە قسەشی بۆ ئەکردین. زیاتر ژوورێکی هەبوو لە وەزارەتی دیفاع، ژوورەکەی درێژ بوو بەسەر دیجلا ئەیڕوانی، کە قسەی بۆ کردین ئەچوو بۆ ئەو سەری ژوورەکە و ئاهاتەوە لە بەعجێ قسا کە پێویستیە کرد بە وەستان ئەوەستا مانی باچی شتەکانیە کرد. چۆن ئێستا سەمیش تەقریبن کە شت ئەنووسم مێچێک بۆم بنووسێ هەر لە ژوورەکە هاتوچۆکەم و قساکەم و ئەویش ئەینووسێ. احتیمالە تەقلیدی ئەو بێ کردوێتە، احتیمالە لە خۆشەویستی ئەو بێ منیشین و کردەوە، چونکە لە ڕاستیە من ئیمزام هەیە، هەموو کەس ئیمزای هەیە. بەڕەحمە بێ باجەت سەعید کابان لە ئیبتیدایە دەرسی پێوەتین، پیاوێکی زۆر ڕێک و پێک و خۆشەویست و لە مەکتوبە. من ئەم ئیمزایی کە ئێستاژێکەمەوە 40-50 ساڵە هەر تەقلیدی ئەو ئیمزایە کە باجەتە فەنگی و ئەفەنگیمان پێگو باجەتە فەنگی ئەی کرد. اینجا ئەوەی عەبدولکەریمیش کە هاتوچۆیە کرد بە ژوورە درێژەکە و ئیشرافیە کرد بۆ هین بەسەر دیجلا، هەر لەوەوە حەزم لە ئیمزاکەی کرد و ئەو ئیمزایی خۆم بە هینی ئەودانە. وێنەیەکی بەربڵاو هەیە لە زۆر جار لە قەرەوێڵەکە یاسا قەرەوێڵەکەی لە ژوورەکەیان نووست و ئەو ژوورە نەبوو. ئەو ژوورە بوو بە ئەو ژوورە بوو کە هاتی نەدەرەوە خوا حافیزە کراوشەکە ئینجا یەک دوانێکیان وتیان ئەوە ئەو قەڵەوێرەی نووسنەکەی بوو پێچا بوویانەوە لەسەر جێگای سەرینەکە دانرا بوو. باش ئێوە بۆچی چوون؟ ئەو باسی چی ئەکرد کە قسەی بۆ؟ ئێمە بەس چوین فرسەتی ئەوەمان هێنا کە ئەو کوڕێ ئەحمەد ساڵح عەبدیە ناسین، یعنی لە کولیە بووین وەکو بڵێ خوێنێکی زۆر لە لەشوانە ئەکوڵا بوو ئەو ڕۆژە و عەبدولکەریم قاسم زۆر خۆشەویست بوو. ئەمانە هەمووی وا لێکردین کە بچین وەکو سەردان، ئەینا هیچ شتێکمانە بوو. ئەو خۆی باسی شۆڕشی کرد و چۆن شۆڕشیان کردو، ئەو شەوە چۆن هاتون بۆ ناوبەغا و چۆن تابیانی نەنووسون و چۆن تا حەدێکی معەیەن سودەف دەوری بینیوە کە کەشف نەبنەوە. بەسی ئەو شەوەی لەسەر بۆ بەیانی زۆباتی ئەحرار، بەڵێ بەڵێ ئەفسەر ئازادی خوازەکان. بەڵێ ئێوە عەبدولکەریم قاسمتان خۆشەویست؟ زۆر زۆر. باشە بۆچی عەبدولکەریم قاسم
سەرەتا بەو شێوە و لەگەڵ کووردا تەنان لە ساڵی 1950 خۆی پێشنیاری کرد بارزانی لە سۆڤێتەوە بێت و پێشوازی کرد بەس بۆچی دوایی عەبدولکەریم قاسم وای لێ هات لەگەڵ کووردا نێوانی تێکچوو وەڵڵاهی ئەگەر بڵێ خەتای عەبدولکەریم بوو بە تەنیانە خەتای کورد بوو بە تەنیانە یعنی تقریبا دەوری ئەحزابەکان هەبوو ئەحزابە ڕەجعیەکان کە پێیان ئەگۆ ڕەجعی زیاتر ئەم حیزبی بەعسە لە ئەوە ڕۆژەوانێ هەر دژایەتی عەبدولکەریم و دژایەتی حیزبی شیوعی و ئەمانەیە کردو بەڵام سەبەبی تێکچوونەکە هەردوو لا بوو ئەگەر بڵێ خەتای یەکێکیان بووە بە تەنیانە نەوەڵا خەتای هەردوو لایەن بوو یەکلایەنە نەبووە نهائیەن بەڕێی من یەکلایەنە نەبووە بەعکسەوە عەبدولکەریم قاسم کوردی زۆر خۆشەویست ئەو حەقەی ئەو دای بە کورد لە تاریخیان نەبیست بووی نەفکری لێ کردەوە کاڵەیە ئەن العەرەب والئەکراد شورەکاء في هذا الوطن لە دەستورەکە خاڵی سێمە داینە لە ساڵی 50 کودەتاکە باش شتێکی تری ئەڵێن جۆرێک لە عەدالەتی تیا بوو بەناو خەڵکی شاگەڕا بەناو کەس ئەهلی کەسە بە شتۆ هیچ لەوانت لەبیرە باڵێ چۆن لە سنووری چواری ئەعدادی بوو چی بوو ڕووداوێکە ئەو کاتە بیگەڕیتەوە جارێک شەو ئەگەڕا لە زمانی کەشا خولەپا و مولەپا و ئەمانە هەر بووە شەو گەڕاون بزان وەزعی ڕەعیەت چۆنە عەبدولکەریم قاسم شەوێک لە زمانی گەڕانەکەیە سەیرەکە نانەوەخانەیەک ئیژەکەن یعنی ئیش نان بۆ بەیانی حازر بکەنەوەمانە عەبدولکەریم لە ئەو ڕۆژە داوایان کرد بوو کولی نانەوایەک ئەبێ میزانێکی 100 غرامی لای خۆی دابنێ بینێکی 200 غرامی بۆ گونکەکانی سێ چوار گونک هینەکە عەبدولکەریم سێ چوار گونک ئەکێشێ سەیرەکە 170 و 150 و یعنی زۆر کەمترە لە حەدی قانونەکەی ڕەسمێکی عەبدولکەریم قاسمی گەورەشی هەڵواسیوە بە کابرا ئەڵێ ئەو ڕسمە داگرە ئەڵێ بەسەر چاو ڕسمەکە داگرێ ئەڵێ ڕسمەکە بچووک بکەرەوە بەڵام گونکەکە زیاو بکە گونکەکەی کەم بووە ڕسمەکە بچووکەرەوە گونکەکە گەورە بکە گونکەکە گەورە بکە یعنی تۆ غەژەکەی لە ژێر سێبەری ڕسمی منە بە 150 غرام و بە 120 غرام گونکدا بگری غەژ لە میلەت بکەی بەڵام ڕسمی منێ هەڵواسیوە کردوتە بە بڵێن بە شیعارێک اینجا شەو ئەگەڕا پیاوێکی بەڕەحم بوو پیاوێکی بێدەنگ بوو پیاوێک بوو خەڵک ئەیتوانی بیبیێنێ لە بەردەمی دیفاعە جێگایەکی هین کردبوو جێگایەکی دروست کردبوو بە پلیکانەی تەختە سەرەکەوتی لەوێوانێ قسەیە کرد بۆ میلەتی لە خوار بوو بەر دەرگای دیفاع گەردی بێتێ لەوێ بوو اینجا یەکێک لەو جارانەی کە گیراین ژنان ئێمەیان بەرا چۆن هاواریان کرد بۆ عەبدولکەریم قاسم عەبدولکەریم قاسم هات تەمان من گیراوم هاتبوو ئەچێتە سەر ئەو بەرزاییە ژنان عەبا لە خۆیانەوە ئەپێچن پەچە تێگەی بۆ هاوارەکە ئەڵێ کوڕەکانمان بەرن ئیتر هەر ئەو هینە هەر لەو مناسەبەتەیە گەڕایەوە بۆ ژوورەکەی خۆی وتی بەبێ کە پارە بە هیچ شتێک هەمویان بەرن لەوا من تۆ بۆچی گیرا بوویت من گیرا بووم لەسەر مەوازیعی شەڕی کوردستان و قەزایای کە ئەو ڕۆژە ینی باو بوو هەر شتێک بوو لە خۆپشاندانە بەڵێ لە خۆپشاندانە بووم لە بەغدا لەگەڵ کاک فارۆق بوو فارۆقی مەلا موستەفا
ئەو یەک دوو جاری کەش باسم کردووە ئەو شەو گیرە بێهین یعنی بێ عەزیەتدان بەڵام بەیانی کە ئێمە چووینەوە سەرجادە و هاوار و ئەمانە و شتێکی کەشە بۆ بەڕاستی مناسەبەکەم نایەتە خەیاڵ لەوە کە گیرام زۆریان عەزیەت دەم هەستا شکرمە کابرایەکی نام بزانت عەزیەتی ئام کاگەیشتینە مەخفەری خەلهین مەخفەری بەخوا ناوەکەیم ئێستا لە خەیان هین مەخفەری عەباخانە لەسەر شارە عەڕەشی لەوێ کۆڵانێک بوو کۆڵانەکە ئەمبەر و ئەوبەر پۆلیس بوو هەموو سەبەتانەی کلاشنکۆڤەکانیان پێ بوو بەوە لە خەڵکیانە ئیتر زۆر کەس هینی کلاشنکۆڤ ڕقە هینە زۆربە منی تیانەوە لەو سەرشکانە زۆربەی سەریشکە ئاواکە پیانە هینەکەش لێرە بۆ ئەو محەجەرە ساڵی چەند بووەوە؟ ساڵی لە سنفی دوی کولێ بوو ئەو کاتە باشە تۆ باسی ئەو خۆشەویستی عەبدولکەریم قاسمی شەکەیت و لە خۆپیشاندانێکە ئەسەدەمی دەسەڵاتیەوە ئەژگیری ئەوە چۆنە و دوانە ئاوە قسە بۆ بکەم مەوزوعی شەڕی کورد دەستی پێ کرد 61 ئەیلول کە شەڕەکە دەستی پێ کرد ئەو ڕۆژە هەموو کورد ئیلا نادرە نەوێ هەموو لەگەڵ شۆڕشی کووردا بوون تێگەی وردە عەبدولکەریم قاسمیش ڕەسیدی لای کورد هاتە خوارەوە بەهۆی ئەو شۆڕشەوانە اینجا ئەوە بوو کە کەوتینە ئەوەی کە ئیتر دژایەتی عەبدولکەریم قاسم بکەین باش کاتە 61 بووە باشە ئەو کاتانە کە ئێوە لە بەغا بوون دوای ئەوە ڕووداوێکی گەورەتر یاڵێن ڕووداوێک ڕووەیە لە ساڵی 1966 ڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکەی عەبدولسەلام عارفی سەرۆک کۆمارە لە پێم وابێ لە 15/4 1966 ڕووداوێک ئەو زانتایسە تۆ لە هیچ کوێ باست نەکردووە تۆ بەشدار بووی لە تەشیع جەنازە و لە مەراسیمی بە خاکسپاردنا ئەوە چۆن ئەو ڕووداوە بیگێڕیتەوە؟ ئەوسا لە کولی ئیحتیات بووین عادەتا کە تەخەڕوجە کرد لە کولیە اینجا خدمەی ئیحتیات ئەیگرتیتەوە ئێمە 1150 تەلەبە بووین لە کولی ئیحتیات تەخەڕوجمان نەکرد بوو جارێ بەڵام ئیتر لە کولی ئیحتیات بینایش گەورە بۆ وەختی خۆی ئاگۆ هینی نقطەی ڕابعەی ئەمریکیە زۆر گەورە بوو باخ و باخات و ناواشکار شتی تێمەوە شەو مقۆیەک پەیا بوو ئەو شەوەی کە بڵێن خەبەرەکە وا هات تەبەن تەلەبەش هەمووی یعنی خوێن گەرم و زۆربەی هەرقینی لە شەعبی عێراقی وایە هەتا قینی لە حکوومەتەی تر مەگەر چۆن وەکەوەی عەبدولکەریم قاسمەوان جیا بوو وتیان گوایە عەبدولسەلام کەوتۆتە خوارەوە لە هین لە تاری هێن لە منتقەی لە بەسڕە لە وابزانم لە قوڕ نەبوو کە خەبەرەکە بڕاوبەوە ئیتر بۆ و چۆن و ئیتر خۆ دەزانی 1150 تەلەبە لە مەوقعێکی گەورە بن و حادسێکی وابوو بێ و شەو بێ ئیتر زۆر ئاڵۆزا وەزعکە کە ئاڵۆزا هین هەبوو بووقە بوو بۆقی گەورەوەی کە تەلەبە تەجەموعی تیا کرد بووکیان هین کرد ئامری کولیە ناوی عەلی کەسار بوو ئەوەی بێتە خەیاڵم بووقیان لیا هەموو کۆبوو ئەچی کە بووق لێرە ئیتر دیارە شتێکی تارە هەیە لە ساحەی کولیە کە 8 دۆنم بوو لە بەینی مەعەسکەر ڕەشی و
بینی معسکر ڕەشی و بەغدا جدیدا بوو. ئامر هات، ئامر سەرخۆشیش بوو، چونکە ئەمانزانی کەشەوە هات ئیتر کۆیە کردینەوە وەقتی خۆی پێ بەسەرا بردووەمانە هات کە هات و پێشتریش بیستوو بوومان خەلەلێکەیە، یەکێکەی بوو ئینقیلابە، یەکێکەی بوو مەسەلا عەبدولسەلام شتێکی لێ هاتووە، یعنی شتی مردن و کوشتن و ئەوانە نەکی تایەرە. وەڵا الموهم ئامر هاتوو وتی شتێک هەیە ئێستا متەئەکید نین زۆر، چونکە بە شەو بە تایەرە بەسەر مەنتەقەکە گەڕان بزان لەکوێ کەوتووەتە خوارەوانێ. حاڵەتی تەواریئە، دەسەڵاتی حکمی ئیعدام هەیە، هین عادەتە عەسکەری کە عقوبەتی مردن بگرێن بە فیشەکە مەدەنی بەهینە بە ئیعدامە. وتی دەسەڵاتی هینم هەیە هەر کەسێک ئەدنا مەحاوەلەی خراپە بکە هینیەکەین، یعنی حکمی ئیعدامی ئەین و ڕەمی ڕەمی بە ڕەساس ئەیکوژین و ئەمانە ئیتر هینەکەی بۆ زیادکردین، یعنی حەزەر و کۆکردنەوە و ئەمانە. لە دەوری بەرەبەیانا بوو، خەبەریان ناینیە، وتیان هەستن عەدەدێکی کەم، ئەینە ١١٥٠ کەس زۆرە، هینی گێترەی قاچە بوو، ئەوە بۆی سپی ئەکرا، پۆستاڵ هینەکرا، نایچیە بۆیاغەکرا، جل لە ئوتووەگرا بۆ ئەوەی کە چەند فەسیلێک بووین ئەمانە حازر بن بەیانی بۆ قەزیەی هین، بۆ قەزیەی ناشتنی عەبدولسەلام عارف. لەبەر ئەوەی ئەوانەی کە هاتن بۆ مەراسیمەکە لە دەوڵەتەکانەوە هاتن، مەسا ڕوئەسای دۆلی عەرەبی ئەغلەبی هات، ڕوئەسای دووەل ئەغلەبی هات. لەبەر دەمی قەسرا خەتی سپی کرابوو، ئەمە هەیئەی دیبلۆماسیە، ئەمە ملوکە، ئەمە ڕوئەسای جەمهوریاتە، بۆی هەر کەسەی مەنتەقەی خۆی بزانێ و بەهینی عەسکەری مارشی عەسکەری بردمان بۆ چۆ تا حدودی خۆیان خەڵکی ڕۆمادی بوون، تا حدودی کە لە بەغا دەرەچی ئیتر ئێمە گەڕاینەوانێ هەیئاتەکان هەمووی گەڕانەوە، ئەویشان برد بۆ ڕۆمادی بۆ ناشتنی. سەرۆکی کام لە وڵاتەکان هاتبوو تۆ بینیتن؟ باڵێ لەبەر ئێمە عەسکین ئەو شتەمان ینی بۆ ئەو شتە هینکەرا بووین، هەم بۆ ناحەی ئەمنی مەراسیمەکە. بەڵێ لە ڕوئەسای دۆلی عەرەبیە زۆربەیان مەسەلا میسر، ئوردونی مەلیک حوسێن، ڕەئیسین مەلیکی مەغرب، ئەمیری کوێت، ئومەرای دۆلی کوێت، لە هینە وێتە خەیاڵم سۆکارنەوە، چونکە ئێمە لێرە وەستاوین ئەوان بەبەردەمان نایەن. سەرۆکی ئەو وڵاتانە کێو لە بیرەوەکو ناوکە بینیت؟ ئەوەی عەرزە ناکەم سەرۆکەکان هینی عەرەبی مەلیک حوسێن بوو، حافز ئەسەد بوو، هی میسر کێ بوو؟ هی میسر سادات نەبوو؟ سادات نا هەوازام سادات بوو، وا بزانم ئەنوەر سادات بوو. مەغریب مەلیک حەسەن بوو. وڵاتانی خلیج وڵاتی خلیج هەموو ئەو کوێت و ئەوانی کە هەموو هاتووە ئەوانت بینی لەوێ؟ بەڵێ. ئیتریانی فرسەتێک بوو تۆ ئەمانە ئەناسی بە ناو، بەڵام ئێستا بەبەردەم تا ڕۆن، ینی عەدەدێکی زۆر بوو. هەرچی هاتبوو ڕئیسی دەوڵەت بوو، ئەوە هەر عادا ئێستا ئەم ڕئیسی ئێران کە ئێستا لەو تارێکەوە زۆربەی ڕوئەسای
دۆلی عالەمیان بۆ مناسبەتی مردنەکەی. ئەو ڕئیسی دەوڵەتەش کە لەبەر سەبەبێک لە ئەسبابەکان نهاتبێ ڕئیسی وزەراکە هاتبوو. ئیتر ئەوانە هەموو تەحیەیان بۆ کرد بۆ جەنازەکە و پێشتر لە ژوورەوە بوون، چونکە جەنازەکە لە ژوورەوە بوو، دوایی هێنایانە سەرجار. ئەو کاتە دەنگۆی ئەوە بوو وەکو جۆرێک لە سیناریۆ ئەمە کرابێ یاخود هەر بە حاڵەتێکی تێکچوونی تەکنیکی ئەو تیارە سوتا بوو. ئێوە کە لەوێ بوون دەنگۆکان چۆن بوو؟ تۆسە شاهید حاڵێکی ئەو کاتە. وەڵڵاهی پێ بڵێم ئەو ڕۆژە نەزەریەی موئامەرە هەیە، شتەکە ئەگەری ئەحتیادیش بێ ئەوە هەیە لە عالەمی شەرق و ئەمانە. بۆ ئەو ڕۆژە لە دوایشە لەوە چێوا بوو بێ ئەم بە حیزبی بەعسە هین کرا، ینی تۆمەتبات کرا کە گوایە ئەوان هینی تەقینەوەیان لەناو تایارەکە هین کردووە، داناوە و تەقیوەتەوە و تێکەوتۆتە خوارەوە، هەموو سوتا بوون. کۆڵینەوە بەڵێ اینجا شتێکی سەیریش لە مناسبەکە ئەو شتەی کە بوو بایزاغا هەبوو، بایزاغا بایزە شەلیان پێبوو، مەحافزی جێگایەک بوو لەو مەنتقەی بەسرە و ینی ئەو هینانێتە کود بوو، عەمارە بوو، کێ بوو بەهۆی هاتنی عەبدولسەلامەوە بۆ هین بۆ بەسرە بانگیان کردوون هاتبوون بزانە کۆبوونەوە شتیان بووە. کە سەرەکەون بۆ تایارەکە عەلا ئەساس ئەگەڕێنەوە بۆ بەغا، هەموو دانیشن ئەویش یەت کە یە سەرەکەوێ هەتا ناو تایارەکەش هەر بە پێوە بۆ کە سەیرەکەن هین نییە ئەڵێن تایاری کەمانەیە چۆ لەو تایارە سوار بە سێوە تایار ئاخر ئەمیش هینی ئێرانیش دوو تایاری لەگەڵا بووە نازاماگاداری پێ ئەڵێن ئەڵێم چۆرە دوو تایارەکەیکەوە ئیترەوە بۆ تایاری ئەو سووتان نەجاتی بوو هیچی لێ نەهاتوو ئەوانی کەش بە سەلام ئەمیش بچوە لەگەڵەوانە ڕاستە زۆر باشە. من بابەتێکی ترەیە تۆ پێشمەرگایەتیت کردووە ئەو کاتانە تۆ وەک ئەوەی کە بیستومە تۆ فکری چەپت هەبووە چەپ بوویت ئێستا شەر چەپم ئاخر چەپ بوون ئەو کاتانە عنی شوعی بوون یا شوعی یا کۆمۆنیستەوەی خۆی کەمیش باسی شوێ دەکرێت بۆ تاڵەنیەکێک پلانکە زیاتر یەساریە دوازەکرێ، یعنی ئەڵێ فڵان کەس چەپ بووە یا فڵان کەس یەساری بووە، ینی زۆر بە نادرەڵن فڵان کەس ئیلا ئەگەر عوزوێکی مەشهوری حیزبی شوێعی وایە پیانەگۆ ئەمە شوێعیە. ئەی خۆ دەگوترێت تۆ لە خۆپشاندانەکە لەسەر شوعیەت گیراویت لە بەغدا؟ نە، ئەو ڕۆژە کە ئەو ڕۆژانی کە مزاهرە ئەکرا زیاتری زۆر زیاتری حیزبی شوێعی کرد، چونکە هیچ حیزبێک نەبوو کە ئەو ئیمکانەتەی هەبێ بەتەنیا. مەسەلا سلم فی کوردستان کورد ئەو ئیمکانەتەی هەبوو لە بەغا مزاهرە بکا و شت بکە؟ نە، چوار کەس و یانی کەم بوو ئەو عەدەدەی کە هەڵ ئەسا بە ئیشی مزاهرە، بەڵام کە حیزبی شوێعی تیا بوایە بە حوکمی جەماوەریەتیەکەی بە حوکمی زۆریەکەی ئەوایە ئەوان قیادەی شەکان کرداینا. مەسەلا حیزبی دیموکراتی وەتەنی هەبووی کامێجا دەرچی بوو، ئەویش حیزبێکی معروف بوو، بەڵام ئیمکانیەتی ئەوەی نەبوو لە بەغا بتوانێ مزاهرە بکات. هینم لەگەڵ بووە فاروقی مەلا مستەفا ئەو شیوعی بوو. بەڵێ یانی شیوعیەکانی تیا بوو بەس تۆ شیوعی نەبوویت. من چاوە لەبێم گاگەرم بەنیشتت بنەوە لە هەموو عمرما ئینتیمای حیزبم نەبووە، یعنی یا بە ڕەغبەت بووە یا داوام لێکراوە یا مەسەلا
تەلەبەیەکی دیار بوو لە باش ئەی چۆن ئینتیمای حیزبی و نەبوو لە شۆڕشی ئەیلولی شا پێشمەرگە بوو اینجا لە شۆڕشی ئەیلول ئەو ڕۆژە شۆڕشێکی کوردایەتی بوو، شۆڕشی یەکێتی نەبوو، ئەو ساڵ یەکێتیش نەبوو، شۆڕشی پارتی نەبوو، شۆڕشێکی میلی بوو. لەبەرەوە هەموو کەسێک ئەچۆ دەرەوە جێگا و ڕێگاشیان وەکو بە منیان نا و پارتیش نەبوو. کەی چوویتە ناو پێشمەرگە تۆ بووی بە پێشمەرگە؟ 1970 مدیری ئیدارەی جامعەی سلەیمانی بووم. داوایان لێکردم، کاغەزیان بۆ ناردم، چەند کەسێکە بوو، یەکێک لەوانە کاک خەسرە بوو، خەسەر تۆفیق کە خزمیشمە تێگەی، خەسەر تۆفیق بوو، سوەیدی عەلی مزەفەر بوو، یەک دوانێکی کەش بوون. ئەمانە کاغەزمان بوات کادری حسابی ئیشەکە بووین. کاغەزەکە لە کێوە؟ لە قیادەی پارتیەوە هات. تۆ هەفتاوە بزانەوی بە بەرپرسی ئیدارە و کارگێڕی زانکۆی سلێمانی وانە هەفتا بووە ئەو 4 ساڵە دەوامت کرد لەوێ لەکۆ لە زانکۆی سلێمانی تا 74. بەڵێ ممکنە 74 شتێکم تر. چوویتە ناو شۆڕش بووی بەچی لەوێ ینی ئیشت دەست لەوێ جێگایان بۆ دانابووم. من لە قەڵات زێ بووم کە ڕێوشێنیان پیشانام چۆن بڕۆم و لەکوێین بم. لەوێ لە پیانەبوو لوجنەی مالی بەرز تێگەی، لوجنەی مالی بەرز عەلی عەبدوڵڵا بەڕەحمەت بێ سەرۆکمان بوو، باقی من بووم، خەسە و تۆفیق بوو، سوەیدی عەلی مزەفەر بوو، عەدنان موفتی بوو و ئەمانە بوون. ئەوەی کە لە حکوومەتە تەرتیبە کرا بۆ مڵک و ماڵی حکوومەت چۆن مەحافەزەیەکەیت و چۆن مەعاژەیت و چۆن ئەوانەکەی، ئەوە لوجنەی ئێمە بوو. یعنی تۆ هەر لەو کاتەوە خەریکی ئەمەوی کە گەشت بە ئێستش تاوەکو دیوانی چاودێری دارایی. هەرەوە ئاخرەوە کاک مستەفا ساڵح کەریم باسی ئەوەی کرد کەوا من چۆن لە شۆڕشە پێش ئێرە بە زۆر چاکسازیم کردووە. تەنانەت چاکسازیەکە هەبوو بەڵام بەم دز و درۆزنەی ئیمڕۆ نەبوو تێگەی. زانیم کەوا هەنگێکەیە کولی کەسێک مەعاشی ئەگرایە نیوەی مەعاشەکەی، ئەگەر 50 دینار بواە 25 ئێرایە، ئەگەر 100 بواە 50 ئێرایەوە دو مەعاشەکان کەم بوو ناچۆ سەومەوە ئەوانە. بیستم کە هەنگێک کەس درۆ ئەکەن لە هینەکە لە مەعاشەکەیە لە مەبلەغەکە. وەڵا داوام کرد لە ڕێگای حیزبەوە لەبێ کە هەر هەفتەیەی میقدارێک لە مەعاشی ئەوانەمان بۆ بنێرن، مەساڵە جەلال ئەوەنگە فڵان ئەوەنگە پیسارەوەنگە. وەختێکمان زانی پارەیەکی زۆریان داناوە بە درۆ، ڕاز نەبووە ئێمەمانی کۆمەکردنەوە. ئیتر دەسوشم هەبوو دەستی ئەوەی ئیشەکە ئەوەنە دایمە لە دائیرە مەسەلا زۆر کەس کە لە حسابات ئیشەکە کە لە زاتێ ئیشەکە ئەمانە نەوع ترسوهینێکیان هەیە چونکە مەعاش و پارێکی بەدەست ئێمە بوو نان ئەتوانینێ. داوام لە سلەیمانی کرد ئەم مەجموعە ناوە مەعاشەکانیانمان بۆ بنووسن. سیرمان کرد مەعاشێکی زۆر بە خۆڕایی ڕۆشتووە. وەڵات پارەکانم هەموو تعدید کرد، دامنا هەمویان بە یەکجار لێ بچێنەوە. کاک عەلی عەبدوڵڵا وتینە با بیکەین بە قسڵوان، کردمان بە قس. ئیتر نانوێرە ئەو کاتەژە ناو شۆڕشە ئەمە هەبوو بەس بەم دەرەجەی ئێستانە ئێوەش هەر گرنگەوەی هەبوو ینی بەڵەوە. ئیتر ناوی من بوو بەهین لەوێ و بەرزی ئەو لێباتە تۆ ئەمە 50 ساڵ زیاترە خەریکی ئەم کارەی تو بە دوایاچی متابعەت کردی. من تۆ بڵێ
لە بەرید بوو لە بەرید ئەوەمان نەبوو حکوومەتە بوو دزی نەوعی چکە بوو وا نەبوو وەکو ئێستا لەبەرەوە زۆر ئیشەکەمان بەباشی ئەڕۆی تا حەدێک تێگەی زۆر بەباشی ئەڕۆی و هەمووش بیست بۆیانەوانێت تەنانەت خودی بەرزانی زانی بوویان کەوا هێکێ پیا بووە کەس ناوێرە مەعاشی زیاوەەر بگرێ چونکە کەشفیەکە هێواش بوو هەمگوو کاکە تۆ حکوومەتی واز لێ هێناوە لە حکوومەت ڕاو کردووە تۆ دژی حکوومەتی ئێستا ئەم هەموو شتێژەکە هاتیتە ئەمە خاترە مار پێوە با دوو بشک پێوە با تەقەیە پیشەکێ دەرچێمانە تۆ کە ئەم دزی و درۆزنیەکەی بۆ نەچیتەوە بەلای حکوومەت تێگەی ئینجا لەبەر ئەوە وان لێ هاتبوو تەقریبن کەس نەیەتوانی هین کە هەموو مەعاشەکانمان کردەوە بەینی خۆی ئەوەی 150 ئەوەی 50 بوو 25 ئەوەی 25 بوو 12 بەرزانی پشتیوانی ئەم کارەی تۆی کرد بەرزانی بیست بوویەوە بیست بووە ئەو خۆ لە هینا نەبوو ینی ئیشی ئەو نەبوو قەزایایی بەرزانی تەنها جار لە وەزعەکە کە تێکچوو نەکسەکە ڕوویە لەگەڵ یا دانیشتین تا بەرە بەیان ئەوەم ئەزانم ئەڵێن بەرزانی نردوێتی بە دوای ئەوانە و توێتی کۆمەڵک لەو پێشمەرگە و خەڵکانەیە کە بێلایەنن دەکەس تۆش لەو دەکەسە بوویت کاتی ئەوەی کاتی بڵێن نسکۆکە بوو لە 75 بەڵێ باشە بینیتان بەڵێ چۆن بوو بۆچی آخرویستم ئەوە بۆ باسکەم تۆ تێزانی بووی ئەیزانی ئەو شتانە بەڵام ئیشی ئەو ئیشی سیاست و ئەم وەفدیە و ئەو وەفد ئەڕوا و ئەمانە بوو داخلی وردەکاری ئیدارە و حساباتەوانەی ناکرد چونکە ئەوسا زیاتر بەرەحمە بێ ئیدریسین بوو واجهەی حکوومەت بوو ئەو کاک ئیدریس کردی بۆچی ئەوش ئاگای لەو کاری ئەو ئاگای لێ بوو زۆریش مەمنون بوو زۆری پێخۆش بوو چونکە شۆقە نەبوو هین بوو ئەو بینایانەی کە حکوومەت دروستی کرد بوو بەیەکەوە بووین ئەو لە خانوویەکە بوو ئێمە لە خانوویەکە بووین ئەو لە خانۆکە نەبوو بۆ نووسن و ئەمانە لە خانۆکە بوو کە خەڵکە هات لە قەزا و ناحیەکانەوە لەوێ ئیشان ببوایە و شتێک ببوایە بە هاتنە بەویان بوتایە لەو خانووە ئەو خەڵکەیە بین باش ئەی بارزانیتان بینی ئەو دەکەسە چی بوو باسی چی لەگەڵاکردن ئەزانی چیم لە مەکتەبی سیاسیەوە جوابیان بۆ ناردین ئەویش ناوەکانیان مەوجودە لاتەیە لە کتێبەکە وتبووی دەکەسم بۆ بنێرن کە غەیرە حیزبی بن دەکەسەکە دارە تۆفیق بوو خەسە و تۆفیق بوو کە خزم بوون دکتۆر دارە ڕەشی جەودەت بوو دکتۆر کەمال مەسەر بوو دکتۆر کەمال خەیات بوو دکتۆر مەحموود لە پێنجین بوو گەڕایەوە ئەهاتەوە بۆ ئەو جێگای کە مەلا مەسپای لێ بوو تیان کۆبوونەوەی ئەویش داخلی کۆبوونەوەکە بوو ئیتر مەلا مستەفا زیاتر باسی مقابلەکەی شا و ئەو شتانی بۆ کردین لە گرنگ مقابلەی شا ئەو کەیتر وتیت یعنی کۆتایی بە شۆڕش مەلا مستەفا داوای لێ کرد و لە شا باسیێوانی بۆ گەڕاینەوە وتبووی پێم خۆشە جەنابی شا هین بێ کەوا ئەگەر برینارێکمان بۆ حەبێکی وێز کرێمێکی وێ شتێکی ویست لە پەنا شاخێکەوە لە پەنا ئەشکەوتێکەوە دەستمان بکەوێ شاوت بووی نە من وعدماوە بە عێراقی تر دامی ئێوە نەکەم ئەوەی کە تۆ داوام لێەکەی ئەوە عیبە ئەوە کاری هین نییە کاری مەردانە نیست اینجا من دانیشتبووم لە تەنیش دکتۆر کەمالەوە وتم خەریک بوو وتم دکتۆرڵی چی پێ بڵم ئەیوە کە بەرزانی بۆچی پێ نەگوۆی ئەمەی کە تۆی کە میلەتێکە بە کوش داوە ئەمە کاری مەردانەیە وتی دەخی لە بمێڵێ بە ینی دانیشتنەکە تێک نەچێت تۆ نامەیە کە نێری بۆ ڕۆژنامەنووسی دیاری میسر محەممەد حەسەنەن هەیکەل
ئەو نامەیەت بۆچی نردکێ پێیوتی بۆی بنێری بۆچی بۆ ئەگەر لە ماوەیەکی کورتا وەڵامان ئەو نامەیە کە هەیکەلی جەواهریانەوەی کە ئێستا لێرە هەیە لەم باخی بەردەمان کە هەیکەلی جەواهریان دانا لەوێ مەلامساهین مام جەلال بەڕەحمە بێ زۆر خۆشەویست هینی خۆشەویست جەواهری شاعرەکانی شێخسپێکی لەبەر بوو اینجا ئەشیزانی کە من و چەند کەسێکێکە هەینۆک و دەروێشی هەیکەلوان هەموو ئەحداسەکانی کتێبەکانی ئێساوەگەر سەیری ئەم مەکتەبەیە بکەی یەک کتێبی نییە و کابرایان دەری کردوێ من نەمخەنگوێتەوە لێرەدام نەنابێ تێگەی لەم بەینا هین کرا مەعرەزی کوتم بەس ئەگەر کتێبی جەواهری هین هەیکەل هەبوو بۆم کڕن ئەگەر نەبوونا هینا کتێبی کەم ناوێ عەلا کولی حال بەڕەحمە بێ مام جەلال وتی جەلال ئێمە زۆرمان خەڵک داوەت کردووە بۆ دانانی هەیکەلی جەواهری لە موسەقەفە عەرەبە گەورەکان مەشهوورەکان مام جەلال قسەکەی وا لە من گەیان ئەگەر ئەو داوەتی هەیکەل بکا و هەیکەل نێت و ناژێ و نەشات ئەوە بۆ ئەو تۆزە خۆش نییە من وەکو شەخسێکی سەر خۆشەویستی هەیکەل و یعنی هینێکی سمعەیەکی گەورەیە و ئەگەر بێت بۆ لای ئێمەش بۆ ئێمەش موهیممە بڵێن مەحەممەد حەسەنی هەیکەل چۆ بۆ کوردستان و ئەمانە کاغەزەکەم بۆ نووسی کاغەزەکەم نات بۆ جەنابی مام جەلال کە ئەگەر ملاحەزەیەکی هەبێ دوو ملاحەزەی بوو لەسەری بۆی چاکردم و منیش کاغەزەکەم بۆ نات مەمەسلمان هەبوو لە میسر ئەو بردی ئیتر هەیکەل نەهات تۆ بۆ عەلاقەت هەبوو لەگەڵ هەیکەلە وەکو شەخسی من هیلە عەلاقەی ئەوەم هەبوو کە پیاوێکی مسەقەفی بە ئیمکانیاتی عەرەبیزانی وەوەی لە ئاخری هەر مەعجەبی ئەوەی بوو تۆ کتێبەکانی تەخوێندەوە بەڵام کە هینم کرد بەڵام کە کاغەزەکەم بۆ نووسی خۆم پێ ناسان کە من وەکیلی وەزارەتی مالی حکوومەتی هەرێمی کوردستان و من لەگەڵ مەجموعەیەک لە موسەقەفینی کورد لە شاخین و تێگەیشتیانی شتەکان ئەوە کە ئێمە ئینسانی جوابیا بوونەوە نووسرا و نیهائیەن بۆ چونکە هەیکەل ئیمتیاز جارێ ئەوەڵەن سەر بە عەبدوناسر بوو ناسری بوو یەک دوو هەیکەل ئیعتیباری هەبوو لە عێراق لایش خودی سەدام واژ مەعروف بوو کە پارەش هاتە و کۆبوونەی نەوتیان داوە بە هەنگێک موسەقەفینی عەرەب یەکێک لەوانە هەیکەلە بۆیە نەهات بۆ ئەوەی نەڵێن هەیکەل چۆن چۆ بۆ شاخێکی متەمەڕد تێگەیشتی بە سەدام بڵێن چووە لەبەر ئەوە نەهات ئەمە تەئسیری نەبوو لەسەر تێگەیشتنی تۆ ئەو عەشقەی بۆ هەیکەل هەبوو نە ئەزانی بۆ چونکە مام جەلالیش دوایی هەر بۆی شەڕاکردین کە لە نیزامی میسری و نیزامی عێراقیە ئەم شتانە مساوماتانە ئەبێ بەهۆی مەسالیحی شەخسیەوە وە بەهۆی ئەوەکەوە سەدام عاجز نەبێ لێی یا ئەو ئەی بە کورتی زۆر بە کورتی دوو تێبینەکەی مام جەلال چی بوو لەسەر نامەکە لەسەر نامەکە تێبینیەکەی بەڕاستی ماومە بەڵام ئێستا خەتی سووری بەژێرا بۆیە نام هەتا قسەیەکی خۆشی وەکردم ئەڵێوە نەبێت ئەخ مام جەلال زۆر متەواضع بوو ئەڵێوە نەبێ عەرەبیەکەی من چاکتر بێ بەڵام ئەمە بۆ سیاسەت ئەمە بڵێ باشترە ئاوا شتێکی ئاوە باشە زۆر سپاس بۆ جەلال عومەر ساماغا کە لە بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە ئامادەبووی سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ جەلال عومەر ساماغا تا بەشی دووەم و بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.